ئێرە پاژماوەی جلی ئەو کرێکارانەیە کە سوتاون ئەو نیقداقەیەتی کە لە ناوقەی بە سۆ پارچی جلەکانیەتی کە بەهۆی ئاگرەکە کە سوتاوە ئەمە ئەو سەربانەیە کە تەنچەکە ئاگری گرت و ئەو تەنشی کە لێرەیە بوو تەقیەوە و کەسی جانی لێزدا و کەسێکی بە تەواوەتی سوتا و لێسەدە لە نەخۆشخانەیە. ئەمە ڕووداوەکە بەم شێوەیە بووە دەوروبەری کاتژمێر 12:04 بۆ 12:09 بووە. لێرەدا ئەم دوو شوێنی ئیزوگامە ویستوانە هی و ماڵی ئەو دی بووە کە بکرێ. ئەم دوو ڕیزەیان داناوە ئەو کرێکارانە لەو کاتەیە تەنشەکە لێرەیە بوو لەم شوێنەیە بووە کە گەرم بووە و تەقیوەتەوە. ئێرە پاژماوەی جلی ئەو کرێکارانەیە کە سوتاون ئەو نیقداقەیەتی کە لە ناوقەی بە سۆ پارچی جلەکانیەتی کە بەهۆی ئاگرەکە کە سوتاوە و سەربانەکە سوتاوە وەک باز دەکرێت کە کات نهۆمی دووەمی ئەم خانووە کە لێرەوە لەم کراوەیەوە کە هەیە ئاگر چۆتە خوارەوە تاوەکو چێشخانەی نۆمی دووەم سوتاوە لەگەڵ حەمام و تەوالەتەکەیە. ئەوەی دیکەشی زیان بەو ماڵی ئەو دیو نەگەیشتووە تەنها سەربانەکە سوتاوە. ئەمە دیمەنەکانی ئێرەیە کە ڕووی داوە کە بەهۆی ئەم ڕووداوەوە کەسی جانی لێزدا و کەسێکیش لە 100% جەستی سوتاوە و ڕەوانەی نەخۆشخانەی سوتاوی کراوە. ئەمە دیمەنەکانی ئێستان تەنشەکە ڕێک لەم شوێنەیە بووە. هێشتا دیوارەکە گەرمە کە ئاگرەکە بە شێوەیە بۆ ئاگر لێرەوە بەرز بۆتەوە ئەمان بە پەلە ڕۆیشتوونەتە خوارەوە ئەو ماڵە کە ئەو ڕووداوە ڕوویداوە کە پارچەکان ئەمە دەرگای ئەو ماڵەیە ئەو شوێنەی کە لێرەوە سەقفەکەی بەتاڵەتی ڕژ بوو دەرگاکە بەتاڵەتی تواوەتەوە دەرگایشی پلاستیشیە چێ ئێرە کە زیانەکان بەر ئەم سەربانە کەوت ئەو کە تەنچەکە لە خانووەکەی بەرامبەریان دووسێ ماڵ ئەولاتر بۆ بەرامبەریان کەوتۆتە خوارەوە و زیانی بە ئۆتۆمبیلێکی گیان بوو. ئەمە ئەو ڕووداوەیە کە نیۆڕ ئەمڕۆ لە شاری سلێمانی لەگەڵ ڕێژی زانکۆ ڕوویدا تێیدا کەسی جانی لێدەستدا کە خەڵکی ئێرانە کەسی دیکەشی لەگەڵا وەک باز دەکرێت کە ئەمە لە لای مزگەوتی گەورەوە بوون مقاولێک چووە هەردووشیانی هێناوە و ئیزوگامی ئەم خانووی پێکردوون کە لەم دیەوەیە کە خانوویەکی تەواو نەکراوە جا تەواو نەبووە بۆ ویستێتی ئیزوگامی ئەم هەورەبانە بکات بۆ ئەم ڕووداوەش ڕوویداوە.